خەستەخانەی میهرەبانی هیچ هەیە؟ ئەو خەستەخانەم لۆنگۆ دروست کردیا. دەڵێن پزیشکان سوێنە خۆن کە ژیان بپارێزن، بەڵام کێ دەڵێ ژیان تەنها لێدانی دڵە؟ ژیان بریتیە لە هیوا، لە خەندا، لە هەستکردن بەوەی کە تەنهانیت. ئەمڕۆ نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی دەرگای خۆی بۆ 120 میوانی بچووک لە ڕێکخراوی دەستی هاوکاری کردەوە. ئەمڕۆ چارەسەر بە دەرمان نییە، بەڵکو بە میهرەبانیە. ئەم ڕاڕەوانە کە هەمیشە پەلەی نەخۆشیان تێدایە، ئەمڕۆ لەسەرخۆ بوون. پزیشکەکانمان دەستیان خستە ناو دەستینەوەی داهاتوو. لێرەدا وشەکان کۆتاییان دێت. لە بەردەم گەورەی خالقدا پزیشک و منداڵ، گەورە و بچووک هەمووان یەکسانن. ئەمە ئەو پەیام ئەخلاقیەیە کە میهرەبانی کاری لەسەر دەکات. مرۆڤ بوون پێش پزیشک بوون. لە پشت ئەم خەندە و تێربوونەوە دەستێکی سپی هەیە. کارمەندێکی دڵسۆزی نەخۆشخانەکەمان بڕیاریدا خۆشی هاتنە دنیای جگەرگۆشەکەی بە عەقیقەیەک لەگەڵ ئەم فریشتانەدا بەش بکات. دکتۆرە سارا ساڵح یەکێکە لە دکتۆرە دەرمانسازەکانی نەخۆشخانەی میهرەبانی. عەقیقەیەکە لەو سونەت زیندیکردنەوەی پێغەمبەری، هەم سونەتێکی زیندی کردەوە، هەم هات گوتی دەمەوێت دکتۆر منداڵای نازارەکان پێ بانگێش بکەم. و برایەکەشی کە خێرەکی لەخۆی گرتبوو، دوو حیوانیان سەر بڕی، ئەوڕۆکە 120 منداڵی نازداری تیمی پەیمانگای تیم کە ڕێکخراوی دەستی هاوکاری سەرپەرشتیان دەکەن بانگێشتمان کردن لە بۆ خەستەخانەی میهرەبانی. ڕەنگە لەناو ئەم 120 چاوەگەشەدا داهاتووی پزیشکی وڵاتەکەمان ببینینەوە. ئەوێن خان کە گەورە بووی حەزەکەی ببی بەچی؟ بە دکتۆر. بۆ حەزەکەی ببی بە دکتۆر؟ هەتا نەفەرەکان چاکەمە. ئەمەیە ڕوحیەتی ستافی میهرەبانی، دەبەخشن بێ ئەوەی چاوەڕێی سوپاس بن. ئەوان ڕۆشتن، بەڵام کێ دەزانێت ڕەنگە دوای 10 ساڵی دیکەیەکی لەم بچکۆلانانە بە بەرگێکی سپی پزیشکیەوە بگەڕێتەوە، نەک وەک میوان، بەڵکو وەکو پزیشکێک کە لێرە فێربوو میهرەبانی چییە؟ پێم وای بە پەیامەکە گەیشت. پزیشکی تەنها زانست نییە بۆ چارەسەری جەستە، بەڵکو هونەرە بۆ دەستلێدانی ڕۆح. ئەمڕۆ میهرەبانی تەنها ناوی نەخۆشخانەیەک نەبوو، بەڵکو سیفەتی هەمومان بوو. خوایە ئەم ماڵە بکەیتە ماڵی ڕەحمەت و شیفا بۆ هەمووان. بمێنن بە سەلامەت. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.